لسيلي قبرايا هوايا حاكم بمدايا لا سيدا يا رايا من نعم ويميلي او يا رايا او كاك باختيار كوي حال وأحوالت دنقو باست أري ولا شوي بوي كاكتو أما تسنى بيجا ساوري توقع برحمة إخوات لي عاد يما موعد ما نبو بين الشيخ عودلان بتما نبو إنت قرأتو بين بو شيخ عودلان وخوت لي بزك كدم كاكا يا أخوة بخيري يا أخوة بخيري براسي خوش حالهم ربي بخيري زعمن سنة ما جلدو نفرشي وشي تو دسرنجين مزبوط لپشدره لایک فول لایک خوشناوتی پشدر هموی شانازی به تو آکه از امن ممنون نیمه که برنامه چی دیگر تو بکم والله هندی همو دنیات لی ممنونم الی نتین بو ناو شیخ عودلان بحثین لناو شیخ عودلان زانیم چه ده گذرید لقل من دار لیدرانی عزیز و خوشویست لناو شیخ عودلان گوندێکی دڵگیر دڵڕفێن زۆر خزم دۆست هاوکاری یەکترین لەناو گوند بووین گوتیان هەرەوەزێکی جیادروین هەیە ئێمەش پێمان باش بوو سەردانی هەرەوەزەکەی بکەین لەگەڵماندا بن لە سینەلای هەرەوەزەکە سەلام عەلەیکوم عليكم السلام ورحمة الله وبركاته. حاڵ ئەحوالت چۆنە باش قوربان باشی ئەخوا بەخێر سەرچاوەکان سەرەتا بەخێرهاتنی کەناڵی ڕسەن دەکەین وەکو گوندی شێخ عەودەلان ئێمە ئەوڕۆ هەرەوەزمانە لەگەڵ وەکو گوندی شێخ عەودەلان باس بە هەرەوەز و شتیوایی شێ دەکەین و دەست و چاوتان خۆش بێ ساڵانە هەموو یارمەتی یەکدیە دەن بەڵێ لە گیادرون بێ لە دروێنێ جۆ و گەرم و جۆی بێ لە بەرپاز بێ هەشتێکی بێ هەچی نەخوانەخواستە شتێک نێو گوندیدا ڕوودا ئەوە یانێکی یەکدی دەکەین یعنی ئەنگۆ عادەت و تەقالیدی خۆتێک نەدا ناوەڵا قەدیم چۆن بۆ ئێستاش هەر وەڵا لەخوای بەزدا بێ لەسەر و هەمانجی یەکدی وانێکی با و باپیری خۆمان دەڕۆین دەست و چاوتان خۆش بینی منەتان زۆر سەلامەت جارەبی ئەو هەرەوەزی چیەوە وەڵا ماڵە ئەوڵە هەمان ڕسووی هەوڵای هەمومان ڕسووی بەڵێ ژیاکەی ئەو ژیاکە ئەیدرین ئەو ژیای بۆچی بەکاردێنی چۆن دەیبنەوە ناو گوندی دەڕاستە نایەتەوە یان بەکار دەڕاستەی ئەگەر مشتی لێ نەکرایەوە بەس ژیایەوە ئەوانێکەوە کاکتی دەکەین کاکتەکەی لێراکەن بەڵێ لێرە خەر دەکەینەوە بە کاکتیدا دەکەین و دەیبینەوە بۆ ماڵاتی دەتەلی سانی ناخۆش شەڵتەیە وەڵا ئارەوەڵا دەست و چاوتان سەلامەت جارەبی خۆزادات یارەبی سەلامەت بیا ئێستاش دەچینە لای ئەو خۆشەوی کاکە ماندوو نەبی چاوەکان خوڵە بەخێری حاڵ وەحواڵەت چۆنە باش سلام جا خۆش سپاس دەکەم هەموو ساڵێ ئەو هاوکاری یەک دەکەنیەوە نیە بەڵێ ئارەوەڵا
هر يخلش الشيخ أو دلانيتوش بله هل يراهاتي بله بله رونا أو جاء بكابتلي إكر بله والله بمرغاني يعني اشتري بمرغاني ددرينو بكابتوج ديكتينو ديكتنو بله دعي وبلين ده الشرطة وقوني شو هذا كينو لك هذا دارو ده كينو بو مالاتي بكري بله بو مالاتي جنم ليرة ناكري وإن نابي ليرة جنم بكري بله والله بعد دعي ده كينو بدين صالي أو عرزة وصلنا كراب قدم كراب جاء درو يعني قص صالة شيء بهيري وبقوته بيبوق المكي بله جاي لي بكري يعني بباريس بورد شو بقوة ده بورد شلون شو بس إيوا هاد بيت بارو عاديو بس أي شيء يلا هو بما يكشني يشون ماشينة دي تيرة يعني ماشينة يشل بله بقاوش تيوا ناشل الناس زماني وين ما عبدي ما قايش بقاوش ناشل لا والله دستو سال تنفوش بدستو سلام يا خبر خير بخير يا سلام سلام ديا سلام هەر وەزەکەی دیارە شێوازی مەڵغان تیشکردنەوە و شتەکان زانی شێوازەکەی چۆن و چۆن نییە دەچی لەلای ئەو خۆشەویستە ماندی نەبیەوە سەرچاوان خێرەکە حاڵ چۆن باشی سەرچاوەکانم سلام بیارە ئەو خەریکی چیسی خەریکی مەڵغان ڕقانەوە خەریکی تیشکردنەوەی تیشکردنەوە ئەو چەند زۆری بە چەند زۆر تیژەکرێت چەند شێواز دوو جۆری یعنی ئاوا شتیش دەبێتەوە بالعکس شتی وایەکی دەبێتەوە بەس ئاوا لەما چاترە يعني أوا كتب بتسكوتي أو تيجي كيوا أو بلي هرنابي أو كم بعد هلا بس بين ما بين ساعاتك دبي ورقت يعني رقايق كيوا رقايق هذه بحصان تيجنابي لا والله تيجنابي أو بس بداس أو أنا بس بحصان تيجبي بله بودا أدي وداس قاتي في الله وداس قا وبقى درستان كديا بله أي بله والله هذا لسه تيجي كانوا تو تسكوتي لي ده هيش كنا ديكيتي ده يعني ديكيتي باش يتسندك أجازة شيء تيجي كيوا والله باش ساعاتك هيك يعني هم ساعات سر ساعات دبي بس أكو شيء تيجي كيوا أنا والله بتيجي كيوا أنا زور بليت دشكنا نابري يعني ما عنده تكا جالساني كل فرق عرض وعسمانة فرقي هي أنا والله ربيد السوت ساوت بقالة تنصح سلام عليكم ساوت الساوت وجبة سلام عليكم لسر لوالمينا تزبر دايرين بجنم ما قر لبتارمينا مينا ناس ناس رمينا وانا يخال خيال رمينا شدينار لا رمينا
بینێرانی ئازیز و خۆشەویست لە گوندە دڕفێنەکەی شێخ ئاودەلان هەر لەگەڵتاندا دەبین هەرەوەزێکی تر هەیە دەچینە لای هەرەوەزەکە بچین تۆزێک یارمەتێکیان دەین بەس بە ناشکریۆ نارم کوا کاسبی ماوەچیە کاسبێکە ئەوڕۆ لەبەر مەعاشی و لەبەر ئەوەی مۆدیلی کاسبی ئەو شتانە ماوە کاکە ماندوو نەبن ئەحواڵتان چۆنە باشن وەزع چۆنە باشن دەنگ و باستان باشن یاخوا باش بێ وڵای هاتیمە یارمەتی بدەم بە ئاخر پێمەکردی هاوکاری بکەم ئای بۆ پێت ناکرد ئینشاڵڵا پێت دەکرێت لە هەیکەل وشتمە وەشێتەوە کاسبی بەم نەکرێ بە ئاخر کاسبی ئێرە وڵاگە پیاوی کا دەکرێت نەشکا ناکرێت زاران هەمووی هەر فەلاحی بوو هەمووی هەر کاسبی دەستی خۆت وەلعانیش هەموو مەعاش و هەموو ئەوەی کتابرە لاقیدان سەلای لاقی مەعاش دیت بۆ دێتەوە ماڵی وەڵای ڕاستە بەشی زاران نەما ئەویان نە هەرێ بەخوای کاک چی پشدەر کاکە پشدەر بەڵێ خەریکی چی ئەوڕۆ وەڵای ئەوڕۆ لێرەکانە هاتوین بۆ هەرەوەزی یادروین و باخانکردنەوە لە گوندی شێخ ئاودەلان ستان کردیا وەڵا بەس گیاکەمە لە ناوخان کردوونەوە باغەکە چییە چی تێدایە بەس هەنجیرە بەڵێ هەنجیر و کەمێکیش هەناری تێداویش زۆر نییە زۆر نییە بژاری ئەنگۆ بەس جیاکەی بۆ ماڵاتی و ئێرە جیاکەی لەکەنیان دەتانەوێ هەر بژارەکەی تێدا ببڕن ئێکزاری وەڵا دەمانەوێت بۆ ماڵاتیش و یەکجاری گیاکەشی تێدا ببڕێ بۆی باغەکە ئەو بەتەواتی ئەو بخواتەوە گەشە بکە باشە ئەدی بۆ یەکجاری دەرمان و لێنە ئەدا ئەگەر مەقسەد و ئەوە بی جیاکە فۆتی سەر و دەرمان لێدا بەس دەتانەوێت هەنجیرەکە بە دیارکەویتەوە ئەجە دوای دەرمانەکەی لێدەن بۆی دەرمانەکەی هەنجیرەکەی لێدەن وایە بەڵێ بەڵێ هەر بۆ هەندێتەوە بەڵێ ڕێوەڵە پێش ئەوەی دەرمانیشی لێدەن ئەگەر و جیایی بنەوە لەوانە و جیا بۆ ماڵاتی بەکەلێک بێ بەس دوای دەرمانەکەی دەرمانی لێدە لەوانەیە نەوەڵا ژاراوی دێ بەکەڵک نا بەکەڵ ماڵاتی شتی بەکەڵکی ماڵاتی نانەوەڵە بە هەرەوەز دێن یان هەر ئەو ستان دەمنی ئەوانەوە دێ وەڵا من هەر بە هەرەوە زاتم دەنایی یەو برادرانێ مەکو خۆم بە هەرەوە ساتمەوە دەست و چاوتان خۆش بێ حاڵتان ساغ بێ دەستان خۆش بێ یاخوا بەخێر بێن سەرچاو خێر دنیا خۆش سەرچاو السلام عليكم. السلام سەرچاوەکانم حاڵ و ئەحواڵت چۆنە باشی؟ سوپاس بۆ خۆی الحەمدوللا زۆر چاکین وەزعت کووە تەندروستیت کووە؟ وەڵڵاهی سوپاس بۆ خۆی زیادە چاکین لە چاکار وارە بێ چاکەبی ئیشاءڵڵا چاک دەبین ئیشاءڵڵا هەر خەرچی ئەو گوندەیەت و؟ ئەرێ وەڵام من هەر خەڵکی ئەو گوندەمە باب و باپیریشم لەی گوندەی بڕاوەتەوە قەدیمیش هەر لێرە بووی؟ قەدیمیش هەر لێرە بووین ئەرێ وەڵڵا نەچوویە خوارێ یعنی گەرمێن کوێستانیان بچێ شاری بێ حکوومەتی سێ چوار بە دووگا پێکردوینە فقط هەر هاتوینەوە جێی خۆ هەر هاتینەوە جێی هەر هاتوینەوە جێی خۆرە وەڵڵا ژن گواستنەوەی قەدیم کوو بوو دەگەر ئێستا جیاوازیەکی هەبوو دەگەر وەڵڵا اینجا ژن خواستنەی قەدیم ئەوە بۆ کابرا مسلم لە دەیدا بە حورمەت چوار پێنج پیاوی جوانی لەنا دەکەن کابرایگە کشێ بداتە کابرای گوێت لێ بە حورمەت کابرا کچەکەی دەدا زێر وشتی لە بۆ دادەناو لێ گۆندە زێڕێ بۆ بکەوت دای دەناو بە حورمەت کچەکەی دەدا هەتا ئەو ئیعلانەش نەبوو ئەو وەختی ئەوە نەبوو ئەو ئیعلانە نەبوو بەڵا ئێستا و ئیعلان و شت پەیدا بووە بە حورمەت بەڵا با دەبوو کابرا بەخوا دوو کچی پێ بە ئەگەر دوو کچی نەبا وەڵای نەدەدا یان خوشکی چایشپانێنە زۆر بە زەحمەت بوو بە زەحمەت بوو ئەرێ وەڵا بۆ هەینانێ سۆژە هەینانێ مەسەڵەن گوندەکەی هەموو تێدەگەاند گوێت لێیە هەمووی پێکەوە نانی دەخوات گوێت لێ ئەو ژنە چوار کەسی بە حورمەت دەچۆ ماڵی کابرای کچەکان دەکەین هاوبەژن بە پیاوە دەچوون دەچوون دەست مەسەن دە پازدەژین بە حورمەت دەچوو دە پازدە پیاوی بە حورمەت دەچۆ ژنەکان دەهێنا لە بۆ کابرایان دەهێنا بە سەلامەتی زۆر بەخۆشی
ئەرە وەڵڵا دەست و چاوت خۆش مام سەر عزیز خۆش بێخوا پورێ گیان ئەحواڵت چۆنە دەستت ماچ دەکەم وەزت کووە دەنگ باست بە سیاسەری تۆ زۆر دەچاکین لەخوای بە زیاد لەخوای گەورە بە زیاد بێ بینیت کۆ دەگەر مام عازی والله من دەبینەوە ناچی مو دەبینەوە ناچی ناوەله لەخوای بە زیاد بێ یاڕەبی خواقەت ڕۆبی هەندە خێر و خۆشیان دابی ژیانی قەدیم دەگەر ئێستا چ جیاوازێکی هەبوو والله کاکە ژیانی خەدیم ئەمن هەر ژیانی خەدیم پێ خۆشە لە ئێستا قەدیم خۆشتر بوو بەڵێ ئەرێ والله کاکە یعنی چ فەرقەکی هەبوو ئێستا وەچی ساڵان نییە یعنی لە قەدیم خۆڵای کاکە ئێستا زوف و زەمانەکە ئیبەبوونە خۆ هەموو کە ساغای خۆیە بەڵا کاکە قەدیم قالبێکی ساغ و سەلیم ئەو خواردنە و نازانم ئەی خواردنە چی تێدا کاکە گەنج و پیلێک ڕازبوونەوە لە قەدیم چکە ئیشی حەز بەوەی ناکەن کە خواردنەکە تەندروستە بەس جوڵەشت زیاتر کاکەری وەڵڵا کاکە لە دروێنەی هەموو لە سپەینێ ڕادەچوێنێوشی نا حتا ئێوارێ جاگە توتن باو ئەگە تەماتە باو ئەگە جروێنە باو ئەگە گیادرون باو ئیشت دەکە تا ئێوارێ گە پیاز باو توور باو مام عازی ئەگە هاتە داوات مام عازی بەڵێ ئەگە هاتە داوات خزمی تو بوو نە بەخوا خزمم نییە ئەدی لە چەند دەرت دیبوو یان زمانی هەنجین ئەوە نەبوو زمانی هەنگینەوە نەبوو کاکە ئەگە باب ئۆکەی لەسەر بکا دەبی بیداتێ لێ کاکە بابم بێگەڵاسی بوو بەڵێ لەگە هاتە گانسوانی بۆ گانسوان شێ خەودەلان بەڵێ بەڵێ وێت لێە بەڵێ کاکە میسخوای دام و پەروەردە بووم و تەماعی تێکردم مام حاجی کەوایەتێ ئەرێ وەڵڵا کاکە ئەدیەگە داخوازیان کردی چت گۆ جاگە داخوا ئەگە کتیان وەڵاوە دەبێ گوتم خەتم نەدیوە لە ناسیوە ئەمە ناوشەوی بێگەڵاسیەوە شێ خەودەلەی گوتم من نایکەم ئەرێ وەڵڵا وەڵڵا کاکە چوار پێنج سەوان هەر حالم نات هەر حالم نات نەدیبوو ئێشتات نەدیبوو نە بەخوای نەمدی بۆ کاکە دیبووم بەڵاقری قسەم لەوە نا زۆر منداڵی چەندی بووی چەند ساڵ بوو وای ڕەنگ بێ هەر 15 ساڵ بوو ئەگە لەبە ئەو کابرای هاتووم ئەرێ وەڵڵا کاکە ئەدی دوایەگە دیتە گوتت جا دواش ئامۆزاکەم هەبوو ئامۆزاک گوتێگە پێش خۆش بجەختم ئەگە بەهۆی چابە میشی چاکە دەیکە دڵت نەرم بوو دڵم نەرم بوو یقیت و سوور و جوان بوو مالە قیسە خۆی لە دەمونیا مالە قیسە خۆی نەڵەو وەڵڵا هەجەیشی ساکتە وەرە ئەوت گوتی نازەریف نیە بالە قیسە خۆی ئەرێ لە دەمونیا بەخوای کاکە ئەرێ خوای کرد بوو جا باران کردم و کاکە و زمانی قەدیمە ئێستانە بوو ئێستا وەک باراشیان دەژووری زایان چ باسین چ قسەنی خۆشەرم نییە و حیا نییە و کاکە و بەو خوای ئەگە ئێوارەی مارەکە سپەنێت من لە باسک و بندەنان پێکەوە دەنێت بۆ خوای جابلێم چ کاکە خۆیان نامسەما دوو لە ڕوە باشۆ خەتا چیەوە وەڵڵا وەڵڵای حکومەتی بێسەر خەتا حکومەتی بێسەرمە ئەجەمە حکومەتی چیش بۆ ئەتە بێتە داخۆ بێ ئەگەیشی بە قایدە دەکەن سەریەکی ببڕن سەریەکی ببڕن قەت ناتوان ئێ بکاتەوە قەت ناتوان لێ بکاتەوە باشەگە مارەیەەکە من ئەوم پێ سێرەگە مارێکە خۆش تازە ئاڵخەیە لە دەستی کرد ئارێ وەڵڵا کاکە دەبێ خۆشە نابی تۆزێک دانیشی بڕەکشەر وەڵڵاهی لەسەری ئەوی کوڕی ساڵێکیش بوو چووە پێم حی بۆ خەس و خەزوران لە ڕۆمێدی دانیشم خوا دەیزانی بەڵاسە شەرم حیانە ماوە کاکە نەما خۆ مشتە کاکە وەڵڵا کاکە نەمانە زەما جاران قەدیم ئەگەر دەگەر ڕێزمە تو هیچ فەرقت نییە دەگەرداتی وەکو ئەولادی جاران ئەو ئافرەت ئەگەر منداڵی پەیدا بخۆ کەس هەستی پێ ناکەن وەڵڵا کاکە هەموو ڕۆژێ ونیا هەموو ڕۆژێ پەیدا دەبن نەخەدی ناکەنە نەشیان نەزانیە تا منداڵەکە پەیدا ئەبوو نەبەخوای کاکە نەسیان دەزانی کاکە ئێستایوە ئێستا زمانی قەدیم کاکە بوشیان دەهێنا یەک ماڵ نەبوو گە مەنجەڵەشەی خۆلەنەنێ یەک ماڵ نەبوو گە سینێنانی خۆ نەباتە مزگەوتێ ئێستا زەمان نەماوە کاکە وەک باراشیان دەژوویە دایان و خۆشاتی بەخێراتی بەخێری والله بەخوای خەتای نوتونیە نە بەخوای کاکە بەس هەر عادەت و تەقالیدی قەدیم جوانتر بوو بەس جیاوازێکی هەبوو عادەت و تەقالیدی قەدیم جیاوازێکی هەبوو دەستوری قەدیم لە قەدیم ئەگەر ئەوەت نەبا یعنی خوشکەکەت نەبا ژنهێنانت لۆی بە زەحمەت وەرە کاکە منداڵ دەستگیدا بوو ژنی پێدەخواست باشەوەیانە گۆ بە بەحسی بنە تۆویش بنە تۆ چ بوو جا بنە تۆ دەستگیدا بوو
ئێشتا نەهات بۆ دنیا معاملەیان پێواکەیت ژیا پێ دەخواست ئێستا بە چازانی کاکە بە چازانی کوڕ نابی ونیا تو معاملەی چ پێواکەی لە ئێستا والله مەحمێ حەڵاڵیش بوو بێ والله قورحان کاکە پارێزی خوا بم چۆن دەبێ ئاخرسە بێگە مارە دەکرێ والله وێ دەبەرش مرم نە ئەوڵا کاکە ژنگواستنەوەی قەدیم زین خواستنەوەی قەدیمیش کاکە بەبێ هەستیان دینە و ئەیان گواستە بەس ئێستا کوی ئێستا تو کە ئەیبینی بەو خوای کاکە ئێستا دەبێ بستە سەرەتا کە مارەکرا ئەوە مارەکرا و سەرەتاگە مارەکراسی لەگەڵ دەستەی حیانی ڕێگەڵ دەکەی لە بۆی حلانی ئەوە هیچ لە بۆ قەڵازێ ئارێ وەڵڵا کاکە جا ئەگە مارەشکرا کاکە لەوەرسمرم دێتەوە دەبێ دابوو دەستورێکی جوان پێوەچی و دەستەجلکەکی لە بۆ بکاو جوان و قازاق و ئاڵقەی لە دەستی کاو کابرا قۆڵی لە قۆڵی کاو ئەزەمانی ئەوە نەبوو نە نەوەڵڵا کاکە ئەو ماتۆڕانە دەنجیان نەخۆش الله ئەکبەر بەجێ ژاڕۆژ ئیوا کاکە یا ڕەبی خوایە هەر ئاوادان بی گوندەکە و خوا بە خێری سەرچاوی من بەسە بەس پیر و پەڕەبووین بووی تازە ئەنگۆ ڕەمزی ماڵێنە دایک و باب ڕەمزی کاکە وەڵڵی خۆخوا هەڵماگری لەکن خوڕبووکەکانم دەلیکە لە شەکرد لەخوای گەورە بە زیاد بێ لەخوای بە زیادە چەند کورتەنە وەڵڵا چوار نۆکەریشم هەیە یا ڕەبی تەمەنیان درێژ سێ قەراوەکی تووشم هەیە ڕەبی تەمەنیان درێژ مێردیان کچەکان ئارێ وەڵڵا بەسەر ژنیان هینە ئارێ وەڵڵا کورکە ئەوەسم مەرماڵێ کوڕە ئەوەسم مەرماڵێ کوڕە دووشم بۆ لە قەڵازێن ئەدوم لێرە ماینەوە بینت کۆ دەگەر بووکان والله الحەمدوللای من دەبینیوە ناچی هەندێک خەسووی ڕزاگرانی شە بەخوا الحەمدلله ڕزاگران نەبوو ئەتونا من دەگەر ڕێز بۆ تۆنا بەس هەیە ونیا هەی والله کاکە هێندە خەسوو بوو پۆک هەیانن والله وێ ئەدێ بابە نە والله الحەمدلله ئێستاکەم دەگەڵا گولی ئادەسم لێ نییە والله يا ربي خوا قەتت گلەی لێنە قوربان تەما خوای گەورە ئەمەنیان درێژ بی ئیشاءالله هەموو لای تەما خوای دەگەڵەوە دەگەڵ کەس و کاری وە پورە گیان زۆرم ئەزیەتدان ئەسیرت نییە دەست و چاو پێڵاو سەرسەری من سەرچاوی من دەست و چاو خۆش کارێک بارێک بەمان ڕاست بێ سەر ئەوان چاوان دەست و چاو خۆش بێ گەردەنم ئازاکەن سەد جەل و گەردن ئازا بێ زۆرم ئەزیەتدان دەست و چاو خۆش مەمنونین هەموو ساڵان با بێنەوە بەرنامە چی خەودرا بەسەلامەتی ئەمە لە خزمەتدانی ئەوە لێتوانادا هەبێ ئەمە لە خزمەتدانی ئینشاءالله ئەمە خزمەت لەم نەوە خوای گەورە هەر ئاوادانێکە ئیشاءالله مام عزیز دەستت ماچەکەم چ خزمەتەکەت نەبوو باش خۆشی سەرچاوەکانم دەست و چاوت خۆش ڕوحەکەم سەرچاوەکان شەیدای خاڵی تۆیم شەیدای خاڵی تۆیم بۆ لێم ناپرسی مەستورە دڵم دەشێنی لە خودای ناترسێ مەستورە دڵم دەشێنی لە خودای ناترسێ مەستورە بینەرانی ئازیز و خۆشەویست هەر لە گوندە دڵگیرەکەی شێخ ئاودەلانین بزانە لە شار چ فەرقەکی هەیە دەگەر گوند بە چووە جوانە
بە سیما قەدیمەکە و شتە فۆنکلۆری و ڕەسەنایەتیەکان لە گوندەوە ماوەتەوە. گوند شوێنێکی تەندروست، ژینگەشی خاوێن، خەڵکەکی هێمن و لەسەرخۆ، عادەت و تەقالیدی قەدیم لە دەستیان نەداوە. ئێستاش لەگەڵماندا بن. سلام علیکم. سلام سەرچاوانم کاکە بەخێر بێ. سلامەت بێ یاخوا. بەخێر بێ. خۆش بێ یاخوا، ئەحواڵت چۆنە؟ دەنگ و باست؟ باشی وەزعت کووە؟ سەرچاوانم. دەنگ و باست؟ بەخێر بێ نێخوا سەرچاوەکەم. سلامەت بێ یاخوا. ناوی زێنەبت؟ زێنەب عەبدوڵڵا خدمت. زێنەب خان؟ بەڵێ. ئەتوو ئەوە بەخۆت دروست کردیە؟ بەڵێ ئەوە دەستکردی خۆمە. دەستکردی خۆتە. بە چ شێوازەشی دروست دەکەی؟ والله جا سەرەتا مەرەزە. مەرەزە. بلا معناکی بزنانی پێ دەڵێن. بەڵێ. ئەگەر بزنەکان بڕینەوە مەرەزەکەی دەکڕین. لە لای زاخۆی بە زۆری هەیە. لە پشت دەرێک کەمە بڵێن هەیە بەس هێندە نا. لە خوارە مەرەزەکە زیاتر پەرەی هەیە. ئەگە مەرەزەکەمان کڕی ئەوە مەرەزەکەیە. ئەوە دێنین بلا معناکی دەیشوین. دەیشکنینەوە. باشە بۆ مەرەزی ئێرە بەکارنین بۆ مەرەزی لاوێندەر ئەو بزنوشتەکەی زیاترە خۆ لێرش بەکاری دێنین. ئێرەش هەیبێ بەکاری هەر حیناشتا. بەس ئەوە جیایە ئەوەش جیایە. ئەوە خوریە مەڕەیە ئەوەش مەرەزی بزنەیە. ئەوەش بەکاردێ بەس بڵین ئێستا ئەوە بۆ قاتوشتی کەم بەس ئەوە بەکاردێ. ئەوە جا ڕەش هەیە، سوور هەیە، زەردکی هەیە، هەموو نەوحەکانی هەیە. سەرەتا ئەگە هێنان شت نوشکنینەوە ئەبەوەشی شە دەکەین. ئەوە شەیەکەیەتی. ئەوە شەیەکەی پێداڵنەوە کۆنیش بووە. سەرەتاکە دەیهین. بڵێنە گەشتکردنەوە ئاو بەتاش دەیشۆینەوە. دوای شوتنەوەکەی چی دێت؟ دوای شتنەوەکە ئیشکی دەکەینەوە ئاوا دەیشکنینەوە ئاوا کاکی خۆم ئاوا ئەگەشکنینەوە ئەبەوەی بەکاری دێنن. بەوەی لە شێدا بلا معناکی زۆر کەس هەیە زۆر بڵێنەوەی ئەو کاری بکەوەش دەزانی. جا دێنن بەوەیش دەڕێسەرێ ئەبەو تەشێشی دەڕێسن. وڵا ئەبەوەی بوو بە زۆری. ئەرێ وەڵا کاکە ئەبەوەی ڕێسراوە دەڵێن باریکانی ئەبەوەی ڕێسراوە ئەوە سەرەتای خۆی ئەوە تەشێکەتی. ئەبەو تەشێ دەڕێسرێ. زۆرتر نەبوو. بەرێ وەڵا جا هەتاکو دەستێکی بەوەی تەواو دەکەی بەوەی دوان تەواو دەکەی. بۆی هەیە ئیشت نەبێ بڵین هەیە خێزاندار وشتی زۆر نییە کاتی خۆی زیاتر هەیە بۆی دوو دەست سێ دەستان تاوا دەکەی تا بەوەی دەستێکی تاوا دەکەی. جادێنی ئەگەر بەوە ڕست دەرمانی خۆی هەیە ئەسرێلکی پێ دەڵێن ئەوە لە کوێستانان هەیە. لەوێ دەچی هەڵی دەقەنی دەیهێنەوە وشکی دەکەن دەیکوتن لە ئاشی دەکەن وەکو گەرم و جۆگە بۆ ئاردی دەبێتە ئارد بڵێن بە ئاویشی لە تێنی دەگرینەوە ئەو بەرچیخی پێ دەڵێن بە بەرچیخەکان ڕای دێڵن جا چەند متر بوو بڵێن بە قەیستی وانێکەکەی ڕای دێڵن و جا دواکەنێ ئەوە جۆڵای پێ دەڵێن جۆڵایە ئەوە دەیکەن بە شاڵ بڵین دەتەنەرێ گەتەنەرە دەیبەنە گیرەی بڵین کۆتی شەو گیرە شاردوک لای پێ دەڵێن سێ ڕۆژ چوار ڕۆژان لە کۆتی دەبێت دێتەوە دەسە دروینێ کێشەی نامێنی ئەوە ئیوە کاکە جا بڵین ئەوە مەرەزێ لە مووی چوچی لێ دروست دەکرێ بڵین لە مەرەزی بەس قات بەس لەوەی لە خوریە مەڕێ زۆر شت دروست دەکرێت قەدیمان جازمە هەبووە بەرماڵ هەبووە تاوڵ هەبووە جا بڵم ئارێ وەڵا زۆر شتە بۆ زەنگاڵ هەبووە لەوەش دروست دەکرێت بەس لە مووی بزنی بێمەرەز بەڵێ گریز دروست دەکرێت ئەمە پێی دەڵێن بلا معناکی قاسە گوشە چی ئەوی پێ دروست دەکرێت زۆری شتیش پێ دروست دەکرێت بە مۆکەی تاوڵشتی پێ دروست دەکرێت چیخی پێ دروست دەکرێت چیخ و تاوڵ و ئەو شتانێ بۆ کوێستانان دەچن ئەویشی پێ دروست دەکرێت وەڵا کاکە زۆر شتیان پێ بەس ئێستا خەڵکەکە تۆزێکەوە پێشکەوتەوە ئەوی شوکارەی کەم دەکا دەناوەڵا ئەمن بخۆم خەڵکی هەڵشۆ دانوشتی شێخاو دەلانم بەس لە هەڵشۆ زۆربەی ئەوەی دەکا بەس لێرە کەم ئێرە کەم کەس دەیکا ئارێ وەڵا دەنا ئەو قاتە دەستکردی خۆمە ئەوە چەند زۆرە موت تێکردیەوە وەڵا بەس خۆی مەرەزەکەیە بەس مەرەزەکەی ئارێ وەڵا ئەگە بتەوێ هەیە شینچی دروستەکە هەیە سووری دروستەکە هەیە ئەگەر ئەو تێکەڵاوکرد نەکووە بڵین مەرەزەکەی سەوەنێ دەڵێم هەموو نوعێکی هەیە مەرەزەکە ئەوە زەردکیە سووری هەیە سپی هەیە ڕەشی هەیە ئەگەر بێتەوە هۆی شینکیت بوێت دەبێت سپی و ڕەشی لێکدەی لێکی دەی بەو شەیە ئەبەو شەیە ئەوە کۆم بووە دەنا ئەو شەیە بڵین تۆزێک لە ڕەشەکەی تۆزێک لە سپیەکەی ئاوا بەکاری دێنی دەکەویتەوە سەرێک بابە تۆزێک دەیخیەوە سەرێک و یەکسەر لێک دەدرێ بڵین هەرتوک لە
ڕەشەکە و سپێکت پێکەوە گرت لێک دەدرێ هەنجی لە قال بەدرێ و هەنجینەی هەر وەک دەستوری ئەوەی چۆنم بۆ باسکردی ئەویش هەر هەمانە ڕەش بێ سوور بێ سپی بێ هەر چۆنێکی زەرکی بێ کە بیکەیە قات هەر ئاوا دەشتە گیرەی و ئاوا ڕادێڵەرێ و ئاوا دەڕێسترێ و دەتەنەرێ و ئیوە کاکە ئەرێ وەڵا سەریان هەیە قاتی بوزی ئەرێ وڵات زۆر ئەرێ وڵا باوی هەرماوە ئێستاش زۆربەی قات چەند تەکلیفەکە هەتا لە قال بەدرێ قاتی ئەو ئێستاوە چەند تەکلیفەکە قال بەکەی بەس قال بەکەی ئازای سعرەکەی زانی بە چەندێک بەخوای بە پشتی خۆیەتیوە ئێستا تو دەچێ بازارێکی ماڵاتێکی دوو لە ڕووی ئێوە دەکڕن کێ قەڵە و جوانتر بێ ئەوی پارە زیاتر پێدەنونە ئەو کرانە شوایە کێ هەک بڵین ڕەنگی جوان بێ و کێ هەکرەکەی جوان بێ و بەخوای بە زۆری ئینسان دەگەڕێتەوە سەرخۆی وایە عەزیز زۆر لە ڕەشیە وایە لە شینکیە وایە لە زەردکیە بەس بە زۆری زەردکی زێڕی پێ دەڵێن پوشیش پوشیش ئەرێ وەڵا پوشی عەزی بڵین زۆر خەڵکی عەزی لێە زەردکی زێرش حەزی خەڵکی زۆر بڵین حەزیان لێە ئەرێ وەڵا وەڵای جا کاکە گیان ئەگە بڵێ لادێ ئەرکی گرانە ئینسان زۆر لێی ماندووە بەس بڵین و نەڵێن مرتەحیشین مرتەحین بەخۆت هەر خەڵکی ئێرە یان هەر ئەمن وەکی پێت دەڵێم هەڵشۆیم هەڵشۆیم بەڵێ هەڵشۆیم بەس دانیشتوی ئێرە پیاوەکەم خەڵکی ئێرەیە ئەرێ وەڵا کاکەرە وەڵا ئێرە جێبا بوو باپیری خۆی بووە و مەولەکەتی خۆنەوە بەخوای بڵین ماندووین بەڵام لە قەدەر ژیانی خۆن چۆنن مانێک بێ ئاوا بەڕێەوە دەبین و وەدوی کەتی هاتی ئێرە ئەیجا دەسەڵات نییە دەسەڵات نیە زروفەکە ئەو ئەرێ وەڵا وەڵا کاکە ئیوە پیرێت لەکوێ کووە وەڵی ئەوە تەڵێنە ئەو زەراحەت لەوێ کاکە بەختیارژیان با سەردانەشی کاکچێ نوێ ئازادە کاک ئازادە کاک ئازادیش ئەویش خەریکی زراعەت و سەرچاوانم برای گەورن ڕێز زۆیە سەرچاوەکەم پێ خۆشحاڵ بووم لە خزمەتدام کاکە سەرچاوانم خواتان لەگەڵ بینەرانی ئازیز و خۆشەویست هەر لە گوندە دڵگیرەکەی شێخ ئاودەلان دەچینە لای کاک ئازاد کاک ئازاد سەلام عەلەیکم ماندوو دیاری وەڵڵاهی جا بڵین چی لە پاشنیوەڕۆیەوە دەستت بە ئیشێکی دی خەریکی چی بووی وەڵڵاهی حەیف نەبێ مەڵەغانم کێشاوە گیام درویە ئارێ وەڵڵا بیارەبیخوا بەخێر بێ ئادیوە چت کردیە لێرە وەڵا و شینایم کردووە تەماتە و باقلەیە و ئەو شتانەیە باشە ئەو تەماتە یعنی بە ئەو شتڵە چاندرا چاندرا حاضر بووە بە حەیف نەبێ بە ئەوەی بەهارێ بە تۆی دەکەین بەهارێ بە تۆی دەکەین بەڵە تۆیە تۆی تەماتەکەی دەگرین بایزان بەهارانیش وڵاتی بۆ دەکێڵین و دەیکەنێ شت لە تەماتە بەڵە شت لە تەماتەکانیش هەرزی بۆ هەڵدەقەنین دوا دەیکەین بە دوێراوە دوێراوەکانی شتڵەکان تێدەچەقێنین و ئەو وەکو چاوت لێە ئەوە دان چەقێنین و دواشدان دێرین و پێ دەکەن چەند دەبی چاندراینە وڵی تەقریبی لەوانەیە مانگێک نابن ناوەڵە تەماتە لێرە کووە لە خۆی بەزیاد بێحیبی نییە منتیقی ئێرە سازگارە ئەرێوەڵە منتیقی خوارێ نابیتێ وەڵای لەوێش دەبێتێ بەڵام ئەوێ گەرمێنە چونگاتی ئێرەش کوێستانە ئەرێوەڵە منتیقە بە منتیقا فەرقی هەیە ئەرێوەڵە ئێستا منتیقەی مەش هەیە بڵین منتیقەی چواس و ئەوە هەرمێنی پێ دەڵێن لەوێ هەر زۆر باشترە لە کنمە ئەرێوەڵە دەست و چاوت خۆش بێ ئەگەر شتەکان یەکە پیشاندەی ئەوە تەماتە بوو بەڵێ چی دیکەت کرد وەڵا ئەوە تاوە باقلەشم کردووە پاقلە ئەرێوەڵە ئەوش پاقلە بەس وازیشم لەو خوارە کردوونە ئێستا چی نەوانیش بەڵێ ئەو پاقلە ئەو پاقلە بەڵێ ئەدی ئەوە وەچی برێ ئەوەی لێدا شۆکەی لێدا بەڵێ ئەرێوەڵە دەرمانت لێ نەدا ناوە ئەگەر پاقلەشی بخۆین هەی کۆرە بیخۆ هات چەندی خۆی بخۆ دەبا چی دیکەت کردیە لێرە وەڵی ئەو پیوازانەشم کردوونە و ئەوەش باغە و بۆ خۆت دیتوان ئەو هەنارە و هەڵوچەیە و ئەو شتانەیە سێ و بەڵێ چی دیکەت کردیە ئێستاوە نەوعدارەکەم ئەوەکەم دی لێرە ساند بوو نازانم ئەوە گوتیان ئەوەی تۆ کول لێرەکەی دەڵێ تۆ کول لێرە ئەو تۆ دەمان کول لێرەی دەڵێ من زۆر بەڵێ
پێم سەیر بوو تازە و برادرە بەڵێ، گوتیان بەڵێ. دەرمان کولێرە بەڵێ، یەکەم بەڵێ. جار مەژێم بەڵێ. دەرمان کولێرە گەوەس بەشی بەڵێ. دەرمان کولێرەم بۆ بکەیت جاواڵە وەصلت بۆ دەکەم ئەوە لە شوێتی ناتۆکە وەڵای ئەو تۆیە ئەمە حیف نەوێ بۆ خۆمان دەیگرین ساڵانە ئە. دەیکوتین ئەو تۆمان کوتە جا دوای خێزانم دەیچەقێنی ئاوا دەبێتە تۆ کولێرە بڵین دەری دەکات دەرمانەکە دەبێتە دەرمان کولێرە هەموو بەیانیان دەبێ بیچنی معناکی دەبێ بیتنی سنین وشکی دەکەینەوە هەت کاتی کولێرە لەسەر سینی بەخوای ئارێوەڵە ئاشتوار بێ خەمبووی ئارێوەڵە لەخوای بەزیاد لەخوای بەزیاد یعنی زۆربەی پیشەکان زۆربەی جوان خێزانت بەڕاستی ئارێوەڵە زۆربەی پیشەکان نەزانی نەخوای بەزیاد هاوکارتە ئارێوەڵە لێ ڕازی ئارێوەڵە لە باشە پێم خۆشە لەوەرە هاتین بەڵێ ئەوەش بەڵێ ها ئەگەر لێم ڕاستی نێ بابێنی کورە بانەی کاتە ڕاستی بانەی کاتە ڕاستی نا بەخوا ناهێنم بەخوای ئیدڵی نییە ناوەڵات بەخوا ناهێنم ناوەڵە کورە ژن قەت ئیدڵی نییە قەت یان ئیدڵی نییە ناوەڵای هەر ژنێکی بڵێ نەک ئەوە هیچ ژنێک پێی خۆش نییە ژنی بەسەر بێ نازانم وڵایەوە ناوەڵ ئێوە هەرێوەڵە مهم ئەوەیە لێگدی تێبگەن بەڵێ وەڵای لە خۆی بەزیاد زۆر خەم لە خەم مندا ئەمیشان لە خەمیدام ئەدیکو یعنی هەردووتان پێکەوە جوان هەرێوەڵا لە خۆی ما بەیەکەوە جوانێ زات و بەتەنێت پێکری ئەوارێ چاک بەگەرە چاک نبیت بەسە تۆ گەرە شوێنەشییان بەلایشیدا ئەڕۆ ئێستا شوێنەشێت و خەمی ماڵێت نەبوو خەمی ماڵی هەرگرت و هەموو ئیشەکانی بۆ ڕاپەڕ وەڵای لە خۆی بەزیاد بێ هەر هەموو ئیشەکان ڕادەپەڕێنی تەواو لە خۆی ڕبی خوارێت نەستینی تەمەند درێژ بۆ پێکەوە مەمنونم سپاس دەکەم هەر ئاوەدان بی زۆرن ئەزیەتدان گوندەکە و گوندێکی دڵگیر و بەڕێز بەس با لە خزمەت و دابم بەرێوەڵا شێمە چونەوە بەرێوەڵا مەمنونی با لە خزمەت و دابم مەمنونی هەر شتێکی پێ خۆشە بۆتان ساز بەرێوەڵا چاوتان خۆش وەڵای زاری ئەچینە ناگوندی بزانێت چی دیکاندە شتی جوان دیکە ئەوە کەینە بەخێر هاتنی کەناڵە کەشتان دەکەم یاخۆ بەخێر سەرچاوان بەس من با لە خزمەت و دابم ئەگەمانی دێنێکێت دەباش لە خزمەت و دابم تازە بێرەدا هەورا ساتم دیتم منزەڵەکەی کاردی تێدا بن زەمە کاردی چ وەختیەوە وەڵا کاردونیە ئەوەیە نەبوو ناسڵقە سڵقا وەلای سڵقە کەشوەتە ئەلێرم کردوونەها هەرێوەڵا کەوەرە و سڵقە و سوڕام و منزەڵێک دانرا بوو ناوەڵاکەم کرد بەڵێ دەست خۆش بێت چاوەکەم کاکە دەست چاوتان خۆش بێت هەر ئاوەدان بێت السلام عليكم. السلام عليكم. أحوالك شنو ماشي؟ سلام بخير توني تاكي. أنا توزيع أخوة بخير. سلام. سلامك أخوة. أخوة. خريج شنو يعني لفن شنو دش بيك ديا. والله لنورورا. لنورورا. بالله. باشا هيلك وش بروح هيلك توزع شربي كوا. أري والله. باشا وش تسيوا؟ هذا شليان شيلها. باشا زارا كوهر أو أرد أبو هر هويري أبو بو هندا ناني جوان بو إستناني دينا. والله تا قلتي والله داران إستا هو أردي كرياريا بلين أردي باعية أردي باعية إستا هات والله يعني جواني ليدي. يعني
جوانی لێ ئەرێوڵانیان ئێستای جوانە وەڵاوە ڕشکە شڵیان تێکردوە ڕاشکە شمڵێ بەڵێ ئەرێوڵە بەس نانی تیریەکەن یانیان وەڵە هەردووک لایان دەکەن ئەدی چی دیکەکەن نانتیری دەکەین هەورەمایان دەکەین کەلانە کولیران دەکەین هەموو نوعاشە ئەرێوڵە ئەدی بە هەرەوەز نانیەکەن بۆ هەموو جارێکەن ئەرێوڵە لەخوای بە زیادی هەموو دەچاکن پێکەوە لەگەڵ یەک دینانی دەکەین شکاری هەموو پێکەوە دەکەین ئەرێوڵە هەر بە هەرەوەز دەکەن بەڵێ ئەرێوڵە هەمەشەکەن هەر بە هەرەوەزە ئەرێوڵە خوای بە زیادی سەلامەتی خوای جوانە نانی داری فەرقی هەیە دەگەر نانی غازی ئەرێوڵە ئێستا بە زۆری بە دارانەکەن هەر بە داران دەکەین ئەرێوڵە مەگەر ناچار بین دەنا هەر بە داران دەکەین غازی سەریعتریان ئەوەی نانی وەڵا بە غازی بەغازی سەریعتر ئەرێوڵە نانی چێشەکەی فەرقی هەیە ئەرێوڵە زۆر ئەرێ خوای زۆری فەرقی نانی بەتامترە ئەرێوڵە باشە زارە بە پەلەمێزیشیان نەکرد ئەرێوڵا بە پەلەمێزی نەوتێن دەکرد ئەرێوڵا ئێستا هەرنیان بە غازیە یان بە دارانە بەس بە زۆری بە داران دەکەین ئەرێوڵە ئەوە هەر ڕۆژێ بۆ ماڵەشەکەن ئەرێوڵا ڕۆژێ بە ماڵێکی دەکەین نەخوای بەس زیادی هەموو لەگەڵ یەکدی دەکەین کەس بەتەنێ ناکا لێرە سەلامەتی خوای خۆزگەم بە ڕۆژای خۆزگەم بە ڕۆژای دەست لە ملان دەڕۆین مەستورەوان مەستوریان وەخت و بێواخێ لێگمی دەڕۆین مەستورەوان مەستوریان وەخت و بێواخێ لێگمی دەڕۆین مەستورەوان مەستوریان إبراهيم السلام عليكم. عليك السلام ورحمة الله. أوروبيتكو كو كناري رسن هاتين قندا دلجيلك إيو بسركينو. والله خمم بسر برز زاني خوش حالين بهاتين زنابتان. والله خوزقا بيشت زاني بامبو تواني بامكو بيويس خدمتم كدبانا. أنا قسوري تعنك. زور بخير. زور بخير. قسوري تعنك دي أجا بخوش ليرنا بوكو أنجومن. براستي خلقتاني أو لو قندني هميان براسي رجع احترام شيء زول. أما والله ما خمم خدمت كاد زاني خدمت كاد جناب تاني وخلقية هم دوستو برادر. بخوت عم برزم. يا خال بخير. احترام بتايبتي لا قلنا كان حرب أخويتي. يا خال. شارك عن توزك كالويته. يا خال بخير لا لكن لا يمك الله بيته. أنا قلنا كان هذا عام. والله لا يمك الله. عادات وتقاليدي قديم زوج شيء زوان بو. زوج. لا أواني الشارك. زوج. لكن لو أويان لا ده. لو رزقي أنا لا ده شيء هندي أوها. زوج. جو لو بسكيب أو شيء ونما. عليك السلام ورحمة الله. تساوت خوش بي ذكري وصفة شيء قلنا كمان بوكي لما صلاة وكوي تشند. قلنا كمان طبعا با جوكو قندي شيخ خاودلان بس 11 كيلومتر لخزاي خلاصي دورة دكويت بنشي ما مندي وشماري دانشتواني صوتو بيسمالي تدايا وقلنا كشمان بمعلومي جنابتان بعكسي همو قندكاني بجدروا بيتوينيا قندكاني شوينان شغل دبن قندكيما لا يزال حبروا أودانية مقام كسك جيجايني بيدنا إلا خلق معدنية يعني كوسكا بيشوينيش هوكاركي وشوينيكي تحقيق خوش ولا شهر نزيكو وهيك كشو مشاكلك مانية سباز بخواي زوربي بروجكانيش من بكراون كاربين اجتماعي مان هي مكتب مان هي خسخانة مان هي مزقوت مان هي يعني هيش كم كوريكي واشق نابين كم كوري تانية دخوي سباز بخواي أو زاد بوقي خرابة باج زاد دكش خلال رواية أو الرخلاوي خير خواسي وعدي بداية إن شاء الله حتى هذا لو رجعنا دهاتون درخسام وكدون إن شاء الله زاد دكش ما بخير ذكان إن شاء الله عادي قلنا كتان زيرانة كان تانشين على الرجلات والله زيرانة كان الرجلات الرجلات وبيجلاس على
ڕۆژاوە شۆڕانە لەولایەمانەوە خزمانی مەرکاوکۆڵ و لێرە گولان و هەڵشۆیە لەگەڵ جیرانەکانیشمان ڕاستی خزمایەتی و دۆستایەتی و یەکماڵێکی زۆر باشمان هەیە بەڵێ ئەرە وەڵڵا بڕایەتی زۆر شاکر بینمانە لە ڕووی ئاینەوە گوندەکەتان لە ڕووی ئاینەوە لە هەموو گوندەکەیمە باوەڕ ناکەم نوێژنەکەرێکی تێدا بێت خەڵکی بێدینمان قبوڵ نییە بەی شێوەیەکی ماتۆڕشتان زۆر ماتۆر جاوەڵا ماتۆر یعنی ئەگەر کەسێکی چاک سایقی ماتۆڕێ بێ ئەو ماتۆڕ ئیسیفادەی لێ دەکرێت بەڵام کەسێکی وا بێ مەسەڵێک کەسێکی زۆر لەسەر نەبێت کەسێکی بێت وەکو پێویست بتوانانی ئیشی پێ بکەوە بەکاری بێنیت شتێکی زۆر چاکار ئاسانیە بۆ خەڵکی کاراسانی بۆ خەڵک بۆ نمونە ئێستا تەکنەلۆژی هاوە بەڵێ شتەکانە ئەتو ئەگەر بزانیت چۆنی بەکاردێنی ئەتوانی خراپی بەکاربێنیتوانی باش بەڵێ خەدیمیان گوتو قسێکی ناژوانیش گوتویانە ئەوی وڵاخێکی نەبێ وڵاخێکی نایانی بەڵام ئەو ڕووکانی ئەو ماتۆڕانە جێ وڵاخی چاکیان کردوتەوە بەتایبەتی بۆ خەڵکی گوندەکان بۆ هەم کەسێک ناڵێم هەندێک منداڵ و پاڵ بەنەوەیەک مەسەلە ئیش پێ دەکا لەگەڵ ئەوانە نییە دەناوەیەکی دیکە بەڕاستی خەڵک دەتوانانی ئیسفادەی لێ بکە بەتایبەتی لە گوندەکەیمە خەڵک زۆر ئیسفادەی لێ دەکات مەترسی لەسەر ژیانم نییە وەکو لە حدودی ئێرانی نزیێکن یان لەبەر لێدانی تیارەی تا ئێستا هیچ کێشێکمان نەبووە لا یزال نە لە خەتی ئێرانیەوە نە تایارەی تورکی تا ئێستا بۆ هیچ شێوەیەکی زەرە و زیانێک بە وڵاتی ئێمە نەگەیشتووە ماڵات توشتیوە هەیە بەس بەڵێ وەڵڵا هەموو شتێکمان هەیە ئەکسەری خەڵکەکەی ڕەشەوڵاخی هەیە بەڵام چەند ماڵێکیشمان هەنا کە هەمووی حیوانی خۆیان هەیە بزنەگەلیان هەیە مەڕیان هەیە هەموو شتێکمان هەیە گەرمێن و کوێستانانەکەن یان گۆ ناوەڵڵا شوێنەکەمان شوێنێکی مامناوەندا لە بینی گەرمێن و کوێستانیدایە ئەمە هەر لە شوێنەکەی خۆمانی کوێستانیش دەخۆین و گەرمێنیش دەخۆین شوێنەکەمان شوێنێکی گونجاوە شوێنەکەمان شوێنی گونجاوە سپاس دەکەم ماندوومان کردن ئەو ڕۆ زۆر خۆشحاڵی دەمە لە خزمەت و داین خۆشحاڵم یاخوا بەخێر بێن بەخێر بێت حاڵ و حوارت والله الحمدلله بەخێر بێن سەر چاوانم زۆر سپاس بەخێر بێن زۆر مادی بووی بەمەوە لە شوێنەوە ئێمە لە خزمەتدان هیچمان بۆ نەکردوین بە دەردی کاکبرایم دەڵێ حەزمان دەکرد زیاتر خزمەتمان کردبان و لە خزمەتتان دابین بەخێر بێن سەر چاوان سەر چاوەکانم جوان الحمدلله یعنی تەبا الحمدلله سپاس بەخوای زۆر گوندەکان گەڕانە چوینە شوێنەکانی دیکە یعنی خۆ هەڵناگری لە زۆربەی گوندەکان ژیان خۆشە بەڵێ بەتەئکید وایە سەروەت و سامان نییەوە بەڵێ سەروەت و سامانەکەم بەس نەفسیەنیش لە گوندی زیاتر مرتاحترنی بەتەئکید وایە بەڕێ وەڵای زای سایمە کار و کەسابەتمان باوەڕکە ئەمن لەوانەیە 17 تا 20 ساڵ هەبێ ساق خەڵکیم بەس لەبەر هەوایکی خۆش و خەڵکیش الحەمدوللا گوندەکەمان تەبا بێ مشکلەیە لە خۆشی خزماتی ڕۆژانە هەتسۆی قەڵازی دەکەین دەچین بۆڕانیا نەکەرە من لەوانەیە زیاتر لە هەل ئێستا لە گوندەکەمان 50 وەستا تا 100 وەستاشمان هەبێ گێچکاری کاشی ئەنوا وەستاتی مەحتەل نابین الحەمدوللا هەموویان ڕۆژانە هەتسۆ دەکەن بۆ قەڵازێ بەست لەبەرەوەی کە لێرە جەوێکی خۆش و الحەمدوللا دیەکی بێ مشکلە دەخوای بەزیادێ ژێوی ژیانتان لەسەر چیە لە گوندەکەیەوە وەڵا الحەمدوللا زرعات و ئاژەڵداریە و ڕەز و باخمان هەیە و ئەوجار توریشمان هەیە تووری بەناوبانگمان هەیە وەڵا الحەمدوللا هەمانە توورمان نانا دەبێ ئەگە وەختی توورێ بتان وەختی توور بخۆن دەبێ پایزان بێن بەڵە باشە کاکبراهیم زیاتر معلومات تووری لەوانەیە هەبێ لە چ کاتێکی دەڵگە و چ کاتێکی هەڵدەقەنەرێتەوە و عەزەکەی و پرسیارە ڕاستی کاکبراهیم بکە کاکبراهیم ئەو توورە خێرە خەڵک لە شوێنان توورانەکە بەس وەکو شێخ ئاودەلان دەناسی هۆیەکەی چییە؟ مەسەلەکە سنعاتەکەەوە لێ برێ هاتە بۆی سنعاتەکە ئەوەکە لێ بدزی وەڵام مەسەلەکە شارەزایی و زاناییە ئەمە کاتی خۆی سەردەمی حکوومەتی بەعس ئەمە دوو جار تەرحیل کراین جاری یەکەمیان کەەوە گوندیان پێچۆڵکردین بردیانین بۆ شاراوەی مجەمەعی ژاراوە دووەم جارێک لە ژاراوە بردیانین بۆ هەولێرە بۆ مجەمەعی کەوەرگۆسک بەڵام کە لە مجەمەعی کەوەرگۆسک بووین خزمێکمان بەسەردان هاتبوو بۆ ڕانیە پشتەر هەمووی شۆڵ بوو بەس ڕانیە نەگوێزرا بووە کوتیکە هاتم لەوێ کابراایەک لەسەر عارەبانەی تووری دەفرۆش دەیگوی هەڵە تووری شێخاودەلان شێخاودەلان شۆڵ بوو بەڵاویستی بە ناوی شێخاودەلانەوە ئیدی بازاڕەکەی خۆی خۆشکات
مەسەلەکە ئەوەیە خەڵکی مە شارەزایە لە چۆنێتی کردنی تووری دەنا ئێستا خەڵکی وا پەیدا بووە خەڵکی زۆر شارەسا پەیدا بوو خەڵکی وا پەیدا بوو لە خەڵکی مە باشتر تووری بەکەم دێن شوێنەکانی دیکە بەکاردێن هەرم تۆیە نەوڵای ئەمە زیاتر تۆیکی سپی بەکاردێنی ئەو تۆی فەوری بەکار نایانین ئێستا زۆر نەوع پەیدا بوون هەر مەسەلە بە 15 شەو بە 20 شەوی پێدەگا بەڵام ئەو تۆوانە مەخاوەمەی مانەوەیان کەمە وەکو ئیمە نییە ئێستا ئیمە کە لە گەلاوێ ژەنگ و دەست بە چاندی توورێ دەکەین بەڵام ئەو توورە دەمێنیتەوە هەتا بەهارە دەمێنیتەوە مەخاوەمەی مانەوەی هەیە بڵێ مقاومەی زیاتر و کاوێ نابێ بڵێ خێرا نابێ و هینیش نابێت قانگ نابێت وەڵی ئەمن بۆ خۆم بەدەستی خۆم حتا 5 کیلۆ وەزن کردووە یەک توورم بەدەستی خۆ تا 5 کیلۆ وەزن کردووە بەڵام ئێستا خواست لەسەر تووری گەورە نیە لە بازاڕی لەبەرەوەی تووری گەورە بەس کەبابخانە و لە فەخانەکان ئەوان زۆر پێیان خۆشە تووری گەورەیان بۆ بەریدەنا کابرای بەقاڵ حەزی لە تووری گەورە نیە پێی خۆشە کیلۆ توورێک 5-6 تووری پێشیت دەست و چاوتان خۆش بی سپاس دەکەم ئەگەر چت هەبی لە کۆتاییدا داواتی ئەکەن لەو تەلەڤیزیۆنەوەوە داواکاریەکان وڵی داواکاریمان هەیە بەڵام زۆر جار داوامان کردو بەڵام زۆر بخێ بکەم وڵی ئیشاڵاو بە کۆمپانیاکی خێرخوازیەوە بزانم کاگرێم معلوماتی زیاتر لەسرە قەرار وایە جادەکەمان بۆ قیر بکەن دواتریش وڵی کەم و کوڕیمان هەیە ئاوەکەمان سیستەمی ئاوەکەمان سەردەمی منۆزەمەی کڵاکە لێرە بۆیان کردوین بەس بەداخوێستا زۆربەی شوێنەکانی شکاون و خراپبوون و ئەو هینانەکە پێی دەڵێن تاپ نەماون و یعنی بە کوردی تەسمیمی ئاوەکەن تێکچووە تەسمیمی ئاوەکەی باشە ئاوینگۆ کانیە بەڵێ سەرچاوی ماڵانی پێ دەڵێن هەر لە پشت بەڵێ ئاوێکە کانیاوە بەڵێ ئاوێکە ئاوێکی زۆر سارد و سازگارە وەڵا الحەمدولillah باشە ئەو ساڵ تۆزێک لە پار باشترە ئەو ساڵ تۆزی زیاتری کردو الحەمدولillah مەکتەبی لێو نیە بەڵێ مەکتەبمان هەیە خەستەخانەمان هەیە تا نۆی بنەڕەتیمان هەیە بەڵێ ئەرێ وەڵا خەستەخانەمان هەیە الحەمدولillah گوندیمە شتێکم ویست پێ باسی بکەم گوندیمە گەنجەکانمان الحەمدولillah دکتۆری ساکمان هەیە لە قەڵازێ لە ڕانیە مهندیسمان هەیە الحەمدولillah لە زۆربەی شتەکان لە خوای بەزیاد بێ باشین الحەمدولillah هەر لە شاوی کەناڵەکەی جەنابتانەوە تەلەڤیزیۆن چاوم لێ بوو گوندێکی نیشاندا لە منتەقی تەقتەقی گوندەکە گەلک زۆریش بوو سێکانیان نەبوو والله هیچ وا بوو وڵا بیست دەبن ناوەکەم ببین نەماوە کە لیان پرسین کردی گوندەکەتان چۆنە چەند ماڵە عەدەدێکی زۆری هەڵدا لە سەروی 200 ماڵیەوە بوو هەر ئەو قسەی کە حوسێنێکی دیوتی خەڵکتان چۆنەوتی وڵی ئەوەندە خەڵکی زیرەکمان هەیە ئەوەندە خەڵکی زیرەکمان هەیە خەڵکەکەمان ناوبانگی کردوکتی بە زۆری خواردتان چێکتی وڵی ئەمە وەکو دەڵێن گوندێکیش لە پشدەرێ هەیە بەس ناوی گوندەکەی مەی نەزانی دەڵێن بە توران بنێو بانگە و خەڵکیان زیرەکە کوتی وڵی ئەمەش کار و کاسی بیمان توورە بەڵا خەڵکی ئەوەندە زیرەکمان هەیە سەگرە دا گوندەکەی مەش لە سوپاس بۆ خوای يعني خەڵکی زۆر پێشکەوتومان هەیە ئێستا تقریبا 5-6 دکتۆرمان هەر دکتۆر پەیدا بوون مهندیس مامۆستا يعني سەوامان بەسەر هاتوو مەکتەبەکەی خۆمان خەریکە هەمووی هەر لە مامۆستاکانی خۆمان پێک دێت لە بوارێکی تریش لە پێشین لە خەبەزێت زۆر لە ڕووی قورئان خوێندنەوە ئێستا ئەگەر مردوویەکمان دەمری خەڵکی بڵین دەروبەرمان دێ پێیان سەیرە دەوری 7-8 قورئان خوێن لە دەورەی ئەو مردووی قورئان دەخوێنن یا بە بڵین جیرانەکانمان کە مردوویەکمان هەیە دەچن بۆ ناشن و بە خاک سپاردنی الحەمدولillah گەنجەکانمان هەمووی قورئان خوێنە بە ئەکسەریەتی بەعام هەمانە تەکتەکیشمان هەیە بەڵام ئەکسەریەتیشیان قورئان خوێنە الحەمدولillah خوای بەزیاد بێت زۆر سپاس خۆشحاڵ بووین ئەمە لە خزمەت داینەمە داوای لێ بوو دەکەین ڕەنبێ کەم و کوڕیمان هەبوو بوون دەست و چاوتان خۆش بی هیچ کەم و کوڕیتان نەبوو زۆریشتان کرد مەمنونین بەڵامەش لە ماڵ نەبووین زووتر ئاگاداربان کە ئینشاءالله زارێکی ئەو کەم و کوڕیشمان نابن ئینشاءالله کە بوو کوڕنوین دەست و چاوتان خۆش من کاک بەختیارم ئاگادار کرد و تەلەفۆنیش بۆ کردەوەم بەس وعدی پێ نەداوم بە هیچ جۆرەکەەوە بۆ خۆی تەسویر ڕێکاو ئاگاداریشە ئاجا نابێ گیلەیانە بێ بەخوا من زۆر پەلەم لەگەڵ کردم وتمە دەبێ وارێ لەکەم من وتیان کاکە بە هیچ جۆرەك لێر نابین و دەڕۆینەوە ئێستاش نەچووە بچی کاگرایم ئێستاش خۆشەتەر گۆشت خواردن نییە پەنیر هەیە ماست هەیە ئەنجوین هەیە ڕۆنەکەرە هەیە خوای وەختی ئەوەی نییە بەس من مامێکم هەبوو بە ڕەحمەت بێ ئەو میوانێک لە کاتی ناوەختیدا گوتبووی ئیلا من نامێنمەوە بەجێو دێڵم بەڵێ ئەویش هەر قەنەعەتیان میوانەکەی قەنەعەتی نەکرد بوو گوتبووی ئیلا ئەمن نامێنمەوە
ئەویش ئەو مامەی من مام عیسا گوتبووی چۆن نامێنیەوە وڵات نامێنمەوە کاکە نامێنمەوە تۆ بانگی خێزانێکی کرد بۆ ئامۆژ نەکمێ ناوی خەزە گوتبووی خەزێ گوتبووی چییە گوتبووی هەڵ تفەنگێکم بۆ بێنە ویدە بۆچی وڵی تفەنگی لە عین لا خانددەم چۆن نامێنی تۆ هەڵ وەختی یەخسەیە والله لە خزمەت بدەین یاخوا بەخێر ئەمە کاتانە لە هەر شوێنێکی بینەمە بعد نمێنینەوە زای سەکاتی ئەوەی نییە بڵێن نامێنینەوە لێرەوەش داک و بابەت بەڕاستی دەبیگەردنم ئازاکەن زۆرن ماندی کردن بەتایبەتی براژنیش خزمەتی زۆری هەر هیچمان بۆ نەکرد خی گەورە لێ لەگەڵەوە زۆر سپاس چاود نازەکە خزمەتە و بینەرانی ئازیز و خۆشەویست بەرنامەی ئەو جارەشمان لە گوندە دڕفێنەکەی شێخ ئاودەلان لە قەزای پشدەر کۆتایی هات ڕێز و خۆشەویستی مامەشێرە و بەختیار بێناسی تا بەرنامەیەکی تر و شوێنێکی تر بەخوای گەورەتان دەست پێرم خوای گەورە ئاگاداری هەموو لایەکمان بێت Shiva, like